سڵاوتان لەبێ خۆشەویستان. دیوارەکانی ئەم شوێنە پڕن لە هێماکانی ماسۆنیەت، هەروەک چۆن لە پەرستگاکانی دیکەیاندا هەن. ئەم بینایە کە دەکەوێتە ناو دارستانێک یەکێک بوو لەو شوێنانی کە پێشتر بە نهێنی لێی کۆ دەبوونەوە، بەڵام لە ئێستادا ئەم شوێنە چۆڵ کراوە. ماسۆنیەت یەکێکە لە کۆنترین و پڕنهێنیترین پێکهاتەکانی جیهان و زۆرمان لەسەریان بیستووە، بەڵام تا ئێستا نهێنیەکانیان بە تەواوەتی نازانرێت. ئایا ئەم کەسانە پلانیان چییە؟ هەروها ئەو نهێنیانە چییە کە تا ئەمڕۆ دەیشارنەوە؟ ئەگەر ئەتانەی وەڵامی ئەم پرسیارانە بزانن ئەوا دەتوانن تا کۆتایی ڤیدیۆکە بینەر بن. بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەکفرمانێک لەبیرتان نەچێت لایکی ڤیدیۆکەمان بۆ بکەن، هەروها سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ بینینی هەموو بابەتەکانمان. ماسۆنی وشەیەکی فەڕەنسیە کە لە وتەی ئەوانەوە وەرگیراوە. ماسۆن بە واتای بیناسازی دێت، بۆ پێی لە بنەڕەتدا سنووردار بووە بە مەزەبی بیناکاران و ئەوەش نزیکەی 700 پێش زاین بوو. یەکەم کۆبوونەوە بە ناوی بینای بیناکارانەوە لە ڕۆما لە ساڵی 715 پێش زاین بە فەرمان و لەژێر چاودێری ئیمپراتۆر نوما پۆمپیۆ ئەنجامدرا. ئەم ئیمپراتۆرە ئەندامی کۆمەڵی نهێنی پارێز بووە. لەسەر ئەم ناوە چەندین تیۆری پیلانگێڕی هەیە، بۆ پێی لە زمانی ئینگلیزی بە مانای ئەندازیاری دێت. هەندێک لە خەڵکی پێیان وایە کە ئەمە هێمای گەورەترین تەلارسازەکانی گەردوونە و بۆ ئەو مانایی دەگەڕێننەوە، بەڵام هەندێکی تریان بۆ هیرام ئەبی ئەلمەعمەری دەگەڕێنەوە کە سەرپەرشتیاری دروستکردنی پەرستگای سلێمان بوو، و هەندێکیان دەیگەڕێنەوە بۆ شۆڕشگێڕانی تەمپلەر کە بەشداریان لە جەنگەکانی دژی خاس پەرستان کردووە، و هەروەها هەندێک بە زیندووکردنەوەی ئاینی میسری کۆنی دادەنن. هیرام ئەبی ئەلمەعمەری بە کوڕی بێوەژنەکە ناسراوە. بێگومان ئەمەش تەنها بناغەیەکی ڕەمزیە و مێژووی دامەزراندنی بە وردی نازانرێت، بەڵام دوای لێکۆڵینەوە لە کتێب و ئەدەب و هێماکان دەرکەوت لە سەدەکانی ناوەڕاستدا دامەزراوە. بە گوێرەی ئەو بەڵگانی کە لە بەردەستدان یەکەم پێکهاتی ماسۆنی ناسرا و لە سەدەکانی ناوەڕاستدا لە ئەوروپا دامەزراون. کۆمەڵێک تایبەتمەندیان هەیە کە وای کردووە ببنە خاوەن یەکگرتووی و نهێنی پارێزی تا ڕادەیەکی زۆر، لەوانە پاراستنی نهێنیەکانی ڤاتیکان، ئەویش مافی دروستکردنی کەنیسەی پێبەخشیون. هەروها لە ڕێگەی ڤاتیکانەوە کۆبوونەوەکانیان بەنهێنی دەمێنێتەوە. لە سای ئەو تایبەتمەندیانەوە چاکسازی خوازان و بیرمەندانی ئەوروپی لەگەڵ تێپەڕبوونی کاتدا دەستیان کرد بە چوونە ژوورەوە بۆ ناو کۆشکەکانی ماسۆنی، هەروەها چوونە ناو کۆشکی گەورەی لەندەن کە لە هاوینی ساڵی 1770 دامەزرا، کە بە کۆنترین و کاریگەرترین کۆشکی فەرمی ماسۆنی لە جیهاندا دادەنرێت لە سەردەمی ئێمەدا. ماسۆنەکان ڕۆڵێکی گەوریان لە زۆر بابەتدا هەیە، لەوانە دروستکردنی ئەمریکا، هەروها دیارترین کەسایەتیەکانی ماسۆنیەت بریتین لە مارک توین و وینستۆن چەرچڵ و جۆرج واشنگتۆن، هەروها بنیامین فرانکلین کە هەرگیز ئەو ڕاستیان نەشاردۆتەوە کە ئەوان ماسۆنی بوونە. ئەندامەکانی ماسۆنیەت بریتی بوون لە 15 کەس لە کۆی 56 کەسەکە کە بەیان نامی سەربەخۆی ئەمریکایان واژۆ کرد. لە نێو ماسۆنەکاندا هێما یەک چاوکەیەکێکە لە هێما هەرە گرنگەکانی ماسۆنی لە زۆر شوێنی ئەمریکادا دەبینرێت و پەیوەستە بەو ناوانەی کە باسمان کرد. بەڵام نابێ ئەوەمان لەبیر بچێت کە هێماکانی ماسۆنیەت لە زۆر بواردا بەکارهێنراون کە پەیوەندیان بە ماسۆنیەتەوە نییە، بەڵکو بەهۆی دێڕینیانیان لەبەر ئەوەی هێمایەکن کە سەرنجڕاکێشن بەکاردەهێنرێن. ماسۆنیەت ئەم هێمایانی لە دەرگاکانی ئیمپراتۆریەتی عوسمانی لەو کاتەدا دەدا، جێگای سەرسوڕمانەکەیەکی لە سوڵتانەکانی عوسمانی ماسۆنی بووە. ئەمەش لەلایەن مێژوو نووسانەوە پژڕاست کرایەوە. بەم جۆرە کاتێک لێکۆڵینەوە دەکەین کە چۆن ماسۆنیەت لە تورکیادا فراوان بووە، سەرنج دەدەین سەرەتاکانی لەگەڵ ماسۆنە فەڕەنسیەکان لە ئەستەمبول دەستی پێکردووە، ئەویش لە ساڵی 1721دا کە تەنها 4 ساڵ دوای دامەزراندنی کۆشکی گەورە یەکەم کۆشکی ماسۆنی لە ئەستەمبول بوو. هەروها تاکە ماسۆن لە نێوان سوڵتانەکانی عوسمانیدا موڕادی پێنجەمە کە ماسۆنیەت بەڕێوەڕسمی فەرمی لە 20 دەی 1872 زاینی لە کاتێکدا کێشە لە قۆناغەکانی پێشگەیشتن بە دەسەڵاتدا بوو کردیان بە سوڵتان، بەڵام ئەوەی سەیرە دوای بوونی بە سوڵتان تەندروستی دەرونی تێکچوو و مێشکشی لەدەستدا، بۆ هۆیەشەوە لە دەسەڵات دوور خرایەوە. ئەمەش بۆ هۆی ئەوەی کە عەبدولحەمیدی برای شوێنی بگرێتەوە. سوڵتان عەبدولحەمیدی دووەم لە سەرەتای سەردەمی دەسەڵاتداریدا هیچ هەڵوێستێکی نەرێنی بەرامبەر بە ماسۆنیەت نەبوو، بەڵام هەر زوو ناکۆکی لە نێوانیاندا سەری هەڵدا. زۆر ڕوونەکە ئەو بەلێبوردەوی مامەڵەی لەگەڵ چالاکیەکانی ماسۆنیەتدا لە ئەستەمبول نەکردووە. ئەمەش لە کاتێکدا کە پێشتر لەلایەن موڕادی پێنجەمەوە سەرپەرشتی دەکران. ساڵانێک هەموو چالاکیەکانی ماسۆنیەتی قەدەغە کرد. ئەمەش بۆ هۆی نەمانی کاریگەریەکانیان لە ماوەی دەسەڵاتداریەکەیدا،
بەڵام لەگەڵ ئەوەشدا چالاکیەکانی ماسۆنیەکان و مەکۆکانیان لە شارەکانی دیکەی عوسمانیدا نەوەستا بەپێی ئەو شتانەی باسمان کرد ڕوون و ئاشکرایە کە شۆڕشی ساڵی 1970 و لابردنی سوڵتان عەبدولحەمید لەسەر تەختی پاشایەتی لە ساڵی 1990دا بازێک بوو کە ماسۆنیەت بە سوڵتانیدا چونکە لەسەر ڕێگەی ماسۆنیەت وەستایەوە. زۆربەی سەرکردەکان لە کۆمەڵی یەکێتی و پێشکەوتن جوولەکەکانی دونما بوون کە مەزهەبێکی جوولەکەکان بوون کە شوێن ساباتی زێفی کەوتە بوون کە بانگەشیان بۆ ئەوە دەکرد کە مەسیحە، بەڵام دوای دەستگیرکردنی لە سەردەمی سوڵتان محەممەدی چوارەمدا موسڵمان بوو. لە ساڵی 1990دا یەکەمین کۆبوونەوەی ماسۆنیەت لە تورکیا بەڕێوەچوو. ئەمڕۆ دەتوانی نەخشێنی زۆرا و زۆر ببینی کە لە ماسۆنیەکانەوە وەرگیراون. هەروەها پەیکەری دامەزرێنەری ماسۆنی حەرام ئەبی ئەلمیمار و بێوەژنەکە لەو بینامێژووی کە بە بینەی بانکی زیرات ناسراوە ببینی و ئێستا بەپێی گێڕانەوەکانی ماسۆنی هیران منداڵی ئەم بێوەژنەیە وە ناوی کوڕی بێوەژنەکە وەک هێمایەک بەکاردەهێنرێت. ئەم هێمایە ناو بەناو بۆ ئەو کەسانە دەگوازرێتەوە کە لە ناو کۆبوونەوەی ماسۆنیەتدا ئامادەن و کیسەیەکیش دەگێڕن بەسەر ئەوانەی کە دانیشتون کە نەریتێکی کۆنەوە هەمووان پارە دەخەنە ناوێەوە و لە هەمان کاتدا هەر کەسێک پێویستێکی هەبێ پارەی لێ دەردەکا. ئامادەبووان دەبێت باوڕێن بە خواوەندێک یان هەندێک دەسەڵاتی گەردوونی هەبێت. ئەمە ژواتای ئەوەیە کە بێدینەکان لە ڕێکخراوەکەدا پێشوازیان لێ ناکرێت. ماسۆنەکان بۆ پێناسەکردنی خوددا وشەی گەورەترین تەلارسازی گەردوون بەکاردەهێنن. هەروەها هەر کەسێک تەمەنی 21 ساڵی تەواو کردبێت دەتوانێت پەیوەندی بە ماسۆنیەت بکە. لە کاتێکدا مافی پەیوەندیکردن لە تەمەنی 18 ساڵیدا بە منداڵانی ماسۆنیەکان دەدرێت. هەروەها کەسانی پەیوەست بە ماسۆنیەت دەبێت ئەخلاقی باش و ژیاننامی کەسی سپی پێز بسەلمێنن. هەروەها پێویستە باگراوندی کللتوریان هەبێت و نابێ هیچ ئاستەنگێک هەبێت کە ڕێگریان لێ بکات لە پراکتیزەکردنی کارەکانیان لە کۆمەڵەکەدا و پێویستە کەسانێک بن لە ژینگە کۆمەڵایەتەکاندا قەدریان بزانرێت. بۆ یەکەم ئەندامان ناتوانن سەر بە کۆمەڵی ماسۆنی بن. سەرڕای ئەوەی کە ئەوان کەسانێکن کە ناتوان سەر بە کۆمەڵی ماسۆنی بن، بەڵام ماسۆنیەت گرنگی بە دۆخی دارایی خەڵک دەدات و هیچ ماسۆنیەک نییە کە هەژار بێت تاوەکو ئێستا و ڕوانگەیەکی کەمتریان هەیە بۆ پارە. ماسۆنیەت لێکۆڵینەوەی قوڵ دەکەن لەسەر ئەو کەسانی کە کاندید دەکرێن بۆ بەشداریکردن لە ماسۆنیەت لە بەشێکدا کە بیناکاران پێی دەڵێن پەرزگا و جگە لەوان کەس ناتوانێت دەستی پێ بگات. چاوی کاندیدەکان دەبەستنەوە و هەندێک پرسیاریان لێ دەکرێت و لە کۆتاییدا خەڵکی ئەوێت چەند دەستەواژی تەقلیدی دەڵێن بۆ ئەوەی بەشداری بکەن. ئەو خاڵی کە پێویستە ئاماژێ پێ بدرێت ئەوەیە کە ڕێو ڕسمەکانی هەر کۆشکێکی ماسۆنی بە تێکەڵکردنی کللتوری ئەو وڵاتەیە کە کۆبوونەوەکانی تێدا بەڕێوە دەچێت. هەر کۆشکێکی ماسۆنی سێ کتێبی ئاسمانی قورئان و کتێبی پیرۆز و تەورات لە خۆ دەگرێت. ئەندامان سوێن بەو کتێبە دەخۆن کە باوەڕیان پێی هەیە. ئەگەر بچیتە کۆشکێکی ماسۆنی لە هیندستان ڕێو ڕسمەکان دەبینی کە لەسەر بنەمای ئاینی هیندۆسی بەڕێوە دەچن. هەروەها ئەو ڕێو ڕسمە لە وڵاتانی ئیسلامیدا کاری پێدەکرێت لەسەر بنەمای ئاینی ئیسلامیە و ڕێو ڕسمەکانیان لە وڵاتانی ئەوروپا لەسەر ئاینی مەسیحی دامەزراوە. ئەمەش ئەو میتۆدەیە کە لە هەموو وڵاتانی جیهاندا کاری پێدەکرێت بەو پێی هەر مەکۆیەک جیاوازە لە هاوتاکانی لە وڵاتانی دیکەی جیهان. بۆ نمونە مەکۆیەک لە ئینگلتەرا هەڵکەوتووە ناتوانێت کاریگەری لەسەر مەکۆی ئەڵمانی هەبێت تەنها لە بنەما سەرەکیەکان و یاساکانی نهێنی ڕەهادا بەیەکەوە گرێدراون و تەنها برایەتی لەسەر بنەمای ڕێز و خۆنەویستی و میهرەبانی لە نێوان یەکێک و ئەوی تردا بنیاد نراوە. هەروەها یارمەتی کەم دەرامەت و گرنگی دەم بە سەلامەتی هەمووان و ئەندامانی برایەتی تا دەتوانن ئەخلاقیان باشتر دەکەن. یاساکانی ناو برایەتی بەم شێوەیە پۆڵین دەکرێت. سەرەتا خۆتت خۆش دەوێت، پاشان خێزانەکەت خۆش دەوێت و پاشان وڵاتەکەت خۆش دەوێت و پاشانێش هاوڕێ ماسۆنەکانت خۆش دەوێت. هەروەها شەرەف و دەستپاکیش دڵی سیستەمەکەیە. لە ماسۆنیەت ئەندامەکان ناچارن هەستەکانیان ڕێک بخەن و بەڕێزەوە مامەڵە لەگەڵ ئەوانی تردا بکەن. ئەویش بە بێگوێدانە جیاوازی بۆ چوون و تیۆری کەسی. بێگومان دەتوانن لە دانیشتە تاکە کەسیەکان و لە گفتوگوی تایبەت لەگەڵ هاوڕێکانیان لە کۆمەڵەکەدا باسی ئەم بابەتانە بکەن. بەڵام ئەم بابەتانە هەرگیز لە کۆبوونەوەی کۆشک و لە کۆبوونەوەی پەرستگادا باز ناکرێت. کەواتە ماسۆنیەکان ئامانجیان چییە؟ بۆچی خەڵک دایانەوێت بچن ناو کۆمەڵەیەکی لەو شێوەیە و تێوەگلان لەم هەموو ئاڵۆزیەدا؟ ماسۆنەکان باوڕێن بە بەها گشتگیر و هاوبەشەکان و پێویستی فێرکردنیان بەگەل هەیە بۆ ئەوەی پێکەوە ژیان لە نێوانیاندا بدۆزنەوە و بەهای دیموکراسیان فێر بکەن. ئەویش بۆ پێگەێنانی کۆمەڵگەیەکی مەدەنی بێ سنوور بۆیە هەوڵ دەدەن خەڵک لە باگراوندی جیاوازەوە کۆ بکەنەوە و هۆکارە هاوبەشەکان لە نێوانیاندا بەهێز بکەن.
هەر لەبەر ئەم هۆکارەش شوێن کەوتانی خۆیان ئاگادار دەکەنەوە کە خەریکی سیاسەت و ئاین بن، چونکە دوو هۆکارن کە دەبنە هۆی دابەشبوونی مرۆڤەکان. لە ساڵی 2010 ڕەمزی سەفار بەرپرسی کۆشکەکانی تورکیا بۆ یەکەم جار لە بەرنامەیەکدا کە لە کەناڵێکی تورکیدا نمایش کرا بە قوڵی باسی ماسۆنیەتی کرد، بەپێی ئەوەی کەوتی ماسۆنیەت ڕێگەیەکی گرنگە بۆ کاملبوون و پێگەیشتنی کەسی، ئاماژی بەوەش کرد لە پێناو جیهانێکی باشتر و لە پێناو مرۆڤایەتیدا ڕێگەی ماسۆنیەت هەڵبژێرن. کاتێک پرسیاری لەکرا دەربارەی هۆکاری ئامادەکردنی ئەم زۆرە ڕێوڕەسمە لە وەڵامدا وتی ئێمە ڕۆڵی ئەکتەر دەبینین، بەڵام لە شانۆیەکدا کە بینەری نییە. پلە و ماناکانیان لە ماسۆنیەتدا بەپێی ئەو زانیاریانەی لەسەر بزوتنەوەکە دەستمان کەوتووە بەم شێوەیە. دابەش کراوە بەسەر 3 لقی بنەڕەتی، یەکەمیان پێی دەوترێت کۆشکی شین، هەروە لە 3 پلە پێک هاتووە کە پلەی ئەو بزوتنەوەی دەست پێ دەکات بە خوێندکاری نوێی کاری دەستی، پاشان هاوکارەکەی، پاشان وەستای بیناسازی. بەڵام لقی دووەم کە بەرزترینە و لە 10 پلە پێک هاتووە. لقی سێم پێی دەوترێت ڕێوڕسمی سکۆتلەندی کە دەگاتە 32 پلە و ئەوانەی لەو پلێن بەنهێنی کار دەکەن. سەبارەت بە بەرزترین پلەکانی ماسۆنیەت کە لەلایەن خەڵکەوە ناسراون پلەی 33ە. ئێستا ژوا بزانین هێماکانی ماسۆنیەت مانای چی دەدەن. بێگومان ماناکان زۆرن، بەڵام با سەیری هەندێکیان بکەین. بەناو بانگترین یا حاکمی تەلار سازەکەیە کە ڕازرەوە بە کۆمپاسێکی ئەندازیاریەوە. ئەمە هێمایە دوو مانای هەیە، مانایەکی سادەی کە ئاماژەیە بۆ پیشەی بیناسازی و مانایەکی ناوەکی کەمێک سەخت کە ئاماژەیە بۆ پەیوەندی دروستکرد لەگەڵ بوونەوەرەکەدا. هەروەها هێمای پیتێک هەیە کە لە نێوان گۆشەی ڕاست و کۆمپاسدا دێت و ماسۆنەکان لە لێکدانەوەیان جیاوازن. هەندێک وەکو یەکەم پیتی وشەی دروستکەری گەورە لێکی دەدەنەوە، ئەوانی تر پیان وایە کە یەکەم پیتی وشەی ئەندازیاری ئەندازەییە. هەندێکی تریش دەستنە سەر شیکاری قوڵتر و دەبینین کە جی لە وشەی جیمتریا لادراوە کە نزیکەی 32 یاسایە کە لەلایەن حاخامە جوولەکەکانەوە پەڕی پێدراوە بۆ لێکدانەوەی کتێبی پیرۆز لە ساڵی 200 پێشزین. ماسۆنەکان لە ڕێگەی هێماکانی وەک ئەڵقە و نیشانە و تەنانە شێوازی گەڕانیانەوە یەکتر زیاد دەکەنەوە. ئێستاش باز لە هەندێک لە هێماکانی ماسۆنیەت دەکەین. با سەیری ئەم لێکچوونە ئاشکرایانە بکەین کە لە نێوان لۆگۆی جیمەیلی گۆگڵ و ڕەنگە ئەو کەسی کە ئەم دیزاینەی دروست کردووە ماسۆنی بووبێت. ئەو چاوەی کە هەموو شتێک دەبینێت کە ماسۆنەکان بە چاوی خودای دادەنێن پەنا بە خودا، هەروەها پێیان وایە ئەم چاوە چاودێریان دەکا. بەڵام لەلایەکی دیکەوە دوژمنانی ماسۆنیەت دەڵێن نەچاوی خودایە و نەگەورەترین ئەندازیاری ماسۆنیە کە لە ڕاستیدا هیچ نییە جگە لە چاوی شەیتان و چەکوش کە ئاماژەیە بۆ دادپەروەری و زۆر جارش هێمای ناوچەیەکی قەدەغە کراوە. ماسۆنیەکان مەبەستیان لە ڕووناکی ئەو ڕووناکیەیە کە بۆ موسا دەرکەوت سەلامی خوای لەسەر بێ، کە لە سەر شاغیان ئەو ڕووناکی کە لە بەردەمیدا دەڕۆژ کاتێک خۆی و گەلەکەی لە میسرەوە بۆ فەڵەستین ڕۆشتن. هەروەها ڕووەکی ئەکاسیا هێمای زانین و ئەبەدیە. ئەستێرەی شەشخاڵی هێمایەکی سەرەکی ماسۆنیەتە کە نوێنەرایەتی ئەستێرەی داود دەکا کە پێک دێ لە گۆشەی کۆبوونەوە و کۆمپاس. ماسۆنەکان ساڵنامەیەکیان هەیە تەنها بۆ گەلەکی خۆیان، بە بڕوای خۆیان دەتوانێت زیادکردنی 4000 ساڵ بۆ سەردەمی ئێستایان بەدەست بهێنێت. ئایا ماسۆنەکان هیچ پەیوەندیەکان لەگەڵ ئیلومیناتی هەیە یاخودنا؟ سەبارەت بەم بابەتە وەڵامی دایەوە. گروپی ئیلومیناتی لە سەدەی 19هەمدا دامەزراوە و ئامانجی سیاسی هەبوو وە گۆڕینی سیستەمی جیهانی، ئەوەی کە دوای ماوەیەک لە دامەزراندنی لە ناوچوو ئاماژی بەوە کرد کە هەرگیز هیچ پەیوەندیەک لە نێوان ئەوان و ماسۆنیەتدا نییە. لە ڕۆژگاری ئەمڕۆ لە تورکیا 15,000 یان زیاتریش ماسۆنی هەیە و نزیکی 260 کۆشکی ماسۆنیش هەیە، وەک هەمیشە 2 هەفتە جارێکش کۆ دەبنەوە. ماسۆنیەت وەک جاران بەهێز نەماوە و نهێنیەکانیان هێواش کاڵ دەبێتەوە. هەندێک دەڵێن کە هۆکاری گەشەکردنیان ئەوەیە کە لە جیهانی دەرەوە داخراون و حەز دەکەن لە جیهانی ئێستا بەهێز و پڕنهێنی دەرکەون. ئەوان بۆ ئەوەی بەهێز دەرکەون بازرگانی دەوڵەمەند لە خۆیان کۆ دەکەنەوە. ئێمە لە ناو تیۆری پیلانگێڕی لەدایک بووین، چونکە لە هەموو شتێک دەترسین کە نهێنی بێت. ئەم کۆمەڵەیە بە بڕوای هەندێک بەهێزترین ڕێکخراوی نهێنیە کە جیهان بەڕێوە دەبا و بە هەر شێوەیەک بێوێ ڕووبەڕووی وڵاتان دەبێتەوە. بەڵام هەندێکی تری ژوای دەبینن کە تەنها کۆمەڵەیەکە و هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ کۆمەڵەکانی تردا. ڕای ئێوە لەسەر ئەم بابەتە چییە؟ دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا پێمانی بڵێن. هەروەها ئەگەر ڤیدیۆکەمانتان بەدڵ بوو ئەوە لایکی ڤیدیۆکەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و ئەگەر تازن بۆ کەناڵەکەمان
سبسکرایبی کەناڵەکەمان لە بیر مەکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکانتان پێ بگات و دووبار و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەور بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.